ئێمە وەکو وەزارەتی خوێندنی باڵا ئەم ساڵ لە وەزارەتی خوێندنی باڵا لە ئەنجومەنی وەزارەت بڕیارماندا کە لە هەموو زانکۆکان لە هەموو بەشەکانە جینۆساید وەکو مادەی سەرەکی بخوێندرێ بۆ هەموو بەشکان، چونکە پێمان وایە خوێندنی ئەم مادەیە لە هەموو بەشەکانە وا ئەکا کە ئەم مەسەلەیە لە بۆ هەموو خەڵکی خۆمانبوونەوەی خۆمان بۆ سەر جەمبوارەکان بناسرێتەوە، چونکە وەکو ئەزانین جینۆساید بەشێکە لە ناسنامەی نەتەوەی خۆمان، بۆی ئێستا وەکو بڕیار بۆتە بڕیار و هەندێک لەو زانکۆیانە پێشتریش هەیان بووە کە بۆ نمونە زانکۆی هەڵەبجە خۆی یەکێ بۆ لەو زانکۆیانەی کە منهەجی جینۆسایدی کردوتە ناو هەندێک لە زانکۆکان سنتەری دراساتی جینۆساید دەوان هەیە. بەڵام ئێستا ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا دوای ئەو بڕیارەمان دەکردووە خەریک سەرقاڵی دروستکردنی منهەجێکین تەبعاً بە هاوکاری زانکۆکان و بە هەندێک پسپۆری نێودەوڵەتی کە بتوانین ئەو منهەجە بۆ سەرجەم زانکۆکان تعمیمی بکەین. ئەمانەوێ منهەجێکی گشتگیر بێ، ئیسفادەمان لە تەجروبەی ملەتان کردووە، بە تایبەتی گەلی ئەرمەن کە ئێمە زۆر ئیسفادەمان لێ کردووە کە ئەوان چۆن وایان کردووە خەڵکی خۆیان، خوێندکارانی خۆیان، قوتابیانی خۆیان لە سەرەتاییەوە تاکو کۆلیجەکان چۆن گۆش کردووە، بەو شوێ ئێمە قسەمان لەسەری کردووە.